کوڕی مامۆستای ڕەحمەتی بە مامۆستا وریا محەممەد مامەلەی کوڕی هونەرمەند مامۆستا وریا زۆر خۆشحاڵین کە ئیمشەو یەکێک لە بنەماڵەی مامۆستا محەممەدی ماملەی لەگەڵمانە بەڵام هەر بەو قسەی دەست پێ بکەم زۆر جار کورد دەڵێ ئێمە زیندوو کوژی مردوو پەرستین لە بوو مامۆستاش کورد هەروە بووە یان بە زیندویش کە چون خزمەتی هونەری کوردی کردووە کوردیش خزمەتی ئەوی کردووە پێشەشی سڵام هەیە بۆ خۆتان و بۆ بینەرە بەڕێزەکانتان زۆر سپاس پێشوەی کە وەڵامی پرسیارەکەتان بدەمەوە پێم خۆشە ئەو شتە بدرچێنم کە من تەنیا میوانی ئەوە نەبووم ئەو شۆ کاک جەماڵی ئامۆزاشم کە قسەی کردە ڕەپۆرتاژەکەیدا ئەوی شەر ئامۆزامە کوڕی مامە حەسەنمە پەزەگەوا بێت دوودانە ماملێتان میوان بۆ ئەوڕۆ زۆر سپاستان دەکەین بەڕاستی لەوەی کە ئاوا ئێمە میوانداری ئێمەتان ئێمە مەمنونتانین بەڵێ ڕاستە لە کوردەواریدا یا سەن دەتوانین لە زۆرێک لە کولتورەکاندا ئەوە باوە کە دەڵێن خەڵک بردوو پەرستە و ئەوانە بەڵام من پێم وابێ یان هەلانی کەم بنەماڵی ماملێ ئەویان ئەزمون نەکردەوە بەڕاستی بنەماڵەیمە ڕاستێکە دەوێت بەو پەڕی ڕێزەوە بەو پەڕی حرمەتەوە لە ناو گەلەکەیدا باسییان دەکردێ حرمەتیان لێ دەگیرێ ئەوەش دەمێن دەگەڕێتەوە سەر کەرامەت و گەورەی نەتەوەی کورد کە بەڕاستی ئەوە نەوتەوەی کورد هەردەم ڕێز لە هونەر و ڕێز لە زەحمەت کێشانی کەسانی تێکۆشەری خۆی دەگرێ و ئەو وەفای دەناو کوردەواریدا هەیە لەوانەیە لە کەمتر لە دەگمەن نەتەوەیەک دامەتوان ببینین بەڕاستی من بەش بە حاڵی خۆمان بە قەرزداری میلەتی کورد دەزانی لە چەنگ ئەو هەمووە محەبەت و خۆشەویستی و وەفای ئەو میلەتەی قەت نەجاتیمان نایە سەری کڕنۆشیان بۆ دادەنوێنین و هیوادارین سەری بەرزی میلەتی کورد هەمیشە بە بەرزی بمێنێت مامۆستا وریا باسی ئەرشیفی مامۆستای بکەین چونکە هەندێک شتێ لای ئێوە ڕەنگە کەس جێلی ڕانەگرت بیان پارێزراوی شتی وا هەیە مەسەلەن چونکە لای من نووسراوە مامۆستا 700 گۆرانی هەبووە بە دەقیقی ئەگەر ئەو زانیاریە پشتڕاستکەم و لای ئێوە چەند گۆرانی هەن ئەرشیف لای چێ پارێزراوە ئەگەر بزانین وەک ئەرشیف ڕاستەکەی ئەو گۆرانەکانی ماملێ ئێمە لە ماڵپەڕی فەرمی ماملێ تا ئەلان توانیمانە زیاتر لە 300 و تقریبان گەر هەڵام نەکردبێ گەر هەڵام ڕێزوان لەبیرم لێوڵان 340 دانە گۆرانیەکی ینی کە دووپاتە نەکرابێتەوە ئەو 340 گۆرانیەی تۆ دیارە لەوانەیە لە ئارشیوان هەم بۆ نمونە ئەمڕۆ گۆرانیەک دەرکەوتووە بە نێوی ئەی هاوارنەما کە پێشتر ئێمە لە ئارشیوەکەماندا نەبوو کەواتە ماملێ چونشی هونەرەکەی لە ناو دڵی خەڵکدا بۆ لە ناو ماڵی خەڵکدا بۆ خەڵک بۆ زۆرتری ئارشیوەکە لە لای خەڵکە ئێمە بە دابینکردنی ئەو ماڵپەڕێ و ئەو مەڵبەندەی کە دامانناوە توانیمانە بینە بنکەیەکە ئەو ئارشیوانە ئەوە گۆرانیانە ئارشیو بکەین و بیان پارێزین بەڵام هەیە مەسەلەن یەک گۆرانیە بە چەند شێوە کوتراوە ئەوش دەگەڕێتەوە سەر هۆکارێکی زۆر ماملێ بۆ خۆتان دەزانن کە ئاوازدانەرێکی نەبوو بەڕاستی خۆی کتەک و تەنیا بۆ زۆر جار قەرزی کردۆ لە میلۆدی نەتەوەکانی تر زۆر جار هەمان گۆرانی کوردی میلۆدی کوردیە کە نەتەوەکانی تر بردویانە بۆ خۆیان ئەو گەڕاندوێتەوە سەر ڕێسکەی خۆی و سەر ڕماچی خۆی و بۆیە زۆر جاریش وا هەبوو شعری زۆر جوانی دەستکەوتەوە کۆمەڵی خەڵک شعریان بۆ دێنا بەڕاستی سازکردنی ئەو هەموو گۆرانی بۆ هەموو شیعرش کارێکی زۆر دژوار بوو بۆ ماملێ وابزانم باپیرەشت ناچار زۆر جاران شعری زۆری داوە مامۆستا یان مەسەن 4 دانە شعر 3 دانە شعری بە 1 دانە مێلۆدی باپیرە مەڵای یەک شعری کە بە دڵنیایەوە دەزانین کە ئیوێ کوڕەمەکە شیرەکەم لێ دەڕژێ ئەوە هەر مێژوێکی لە باگراوندا ئەوە ئی باپیرمە مام سەعیدی ماملێ بەڵام لە ڕاستیدا بناغەی هونەری بنەماڵی ماملێ زۆرتر دەگەڕێتەوە سەر مام سەعیدی ماملێ و مامۆستا وەفایی حەزەتی وەفایی خودی مامۆستا وەفایی هەم بۆ خۆی شاعیر بووە هەم بۆ خۆی ئەدیب بووە هەمیش ئاوازدانەر بووە زۆربەی هەر زۆری ئەو گۆرانیانی کە ماملێ کردوێتەوە تۆماری کردەوە بە شعرەکانی مامۆستا وەفایی بوون گۆرانیەکە شەری مامۆستا وەفایە دەگمەن هەیە مەسەلەن ماملێ بۆ خۆی شعری گۆرە مێلۆدی بۆ گۆران شعرەکانی مامۆستا وەفایی دانابێ ئەگەر ئەمە سرز بدەین لە گۆرانی مەسەلەن مەم کوژەتەوە گەردنی خۆت ماملێ بە 3 جۆر کتوێتی گەر هەڵام نەکردبێ بە 3 جۆر کتوێتی ئەو شعری 3 ئاهەنگی بۆ دانا بەڵام یەکێک لەوە ئاهەنگانە مامۆستا وەفایە بەڵام بەقەکەی دیکە ماملێ بۆ خۆی بۆی داناوە پەیوەندی چۆن بۆ دەمەوێت ئەوە بڵم کە
بناغەی هوەری بەڵێ بەردەوام بە دوای ئەم پرسیارەکەم تێنەگەیشتم دەم هەیە بەڵام کە بناغەی هوەری بنەماڵی ماملەیە لە مامۆستا وەفاییەوە بەڕای من سەرچاوە دەگرێت دیارە پێشتریش ئەوە باس کراوە کە دەڵێن لە مام عەلیەوە سەرچاوە دەگرێت بەڵام ئەوە هەر نەختێک لێڵە بەڵام ئەدی لە مام سەعید و لە مامۆستا وەفاییەوە ئەدی پەرە دەگرێت و زۆر بیرەوەری هەیە لەو بابەتیدا کە مامۆستا وەفایی باپیرمی بان کردو کتوێتی کە باپیر بۆ دەموا بۆ شەوگەڕ هەبوو لە شەوگەڕ لاوەکان بۆ خۆیان گۆرانیان کردووە مامۆستا وەفایی لەبەر پەنجەرەی ڕام باپیرم جوێ لە دەنجی باپیرم دەبێت لە ڕۆڵە سەعید وەرە ئەو گۆرانیەی دێڵی وەرە شیعرێک دەبێت بەو شیعرەی بیڵێ خۆی ئەوەش دەبێت دەسەلمێنرێت کە مامۆستا وەفایی ڕەنگە بۆ خۆی ئاوازداناریش بۆ بەڵام ئەوە دەسەلمێنێکە لەوانەیە بە شیعرێکی فۆلکلۆر یا بە شیعری بە گۆرانیش فۆلکلۆر یا بە گۆرانیشی کە ئیمام سەعیدی ماملێ بووە شیعری مامۆستا وەفاییان لەسەر داناوە کەواتە لەبێ ڕاستە چاوە دەگرێن دیارە ئەو سەردەم ئیمکانی ئەوەی کە تۆماری ئەو گۆرانیانە بکرێن نەبوو بەڕاستی بەڵام ئەدی لە پاشاندا کە لە تەمەنی محەممەدی ماملێ کە دەگاتە تەمەنێک ئەو کاتەیە کە سەردەمی تۆماری بەرهەمە دەنجیەکان مسۆگەر بووە بۆیە باوکم محەممەدی ماملێ توانیوێتی مامۆستاوەری ئەوەی بەبیرت بێ مەسەلەن لەگەڵ خۆی مەسەلەن یان لە ماڵی ئەگەر مەسەلەن کە ئەو کات پێکەوە دەژیان زیاتر چ گۆرانیەکی دەوت لە ماڵەوە مەسەلەن لاوی تایبەت بوو ڕەنگە پرسیارێکی زەحمەت بی بەس ئەگەر بەبیرت بێ ئەو کات مەسەلەن چ گۆرانیەش زۆر تایبەت بوو لە چێ وەرگیرا بوو وڵی بە خۆت زۆر زەحمەتەوە پرسیارە ڕاست بەڕاستیش زۆر ئەو پرسیارە زۆر زەحمەت بەڵام بۆ خۆی زیاتر وەفایەکانی زۆر خۆش دەویست زۆر کەیفی پێیان دەهات هەندێک گۆرانی مامۆستا مەلاکەریمی سابڵاغی هەبوو ئەوانی وەک ئاگربارانە ئەوانەی زۆر خۆش دەویست یەک دوو گۆرانیشی ئازەری لە بیر ما بوو وە لە بیری بوو و زۆر بیرەوەری خۆشی لێ هەبوو لە گۆرانی ئازارانە کە دوایدا کردبووی بە گۆرانی کوردی شعری کوردی لەسەردانا ئەوانیشی زۆر پێخۆش توش دیار بوو بیرەوەری لێ هەبوو بۆیە زۆری پێخۆش بەڵام بەعام وەفایەکانی زۆر زۆر پێخۆش بوو چەند گۆرانەکانی مامۆستا مەلاکەریمی زۆر زۆر پێخۆش بوو دیارە زۆر جار لیان دەپرسی کامە گۆرانی پێخۆشترە وڵی ئەو زۆر بە زەحمەت جوابی ئەوەی دەدایەوە ئەندی کو بەڕاستی نازانم کامەیانم پێخۆشە هەموویانم هەر پێخۆشە ئیتر مامۆستا محەممەدی ماملێ چۆن بڵێ لە باوکیەوە فێری ئەم هوەرە بووە باوکیشی هەر لە باوکیانێ چۆن بڵێ یەکێک لە یەکێکی دیکە لە خۆ گەورەتر وەرگرتووە ئەم هوەرە ئێوەش لە باوکتان وەرگرتووە یانیش دوور کەوتنەوە وڵی جاوە من کە گۆرانی ناڵێم ڕاستەکە دێەوە نازان چۆن جواب دەمەوە بەڵامەدی ئەوە گوبراکان دێڵێن ئامۆزاکانم دێڵێن ئیتر هوەری ژوایە تۆ کە هوەرت پێشکێش کرد خەڵک جۆبیس بوو بەردەنجی خۆت دەبێ و زۆر کەس شێ پێی خۆش دەبێت زۆر کەسشی پێی ناخۆش دەبێت بەڵام ئیتر بنەماڵی ماملێ هەر بە گۆرانیکتون فرچک دراون و بە گۆرانیکتون گەورە بوون و خڕۆکە بوون کەواتە ئەگەر دەنگیشمان زۆر زار هەوەیە ناخۆشیش بێ بەڵام خەڵکەکە پێی خۆشە من زۆر زار خەدەنگم زۆر ناخۆشە بەڵام کە جار مەسەن لەبارە ماڵە نارەی دەکەم ئەوە بە قەولی کابراکتنی دەڵێم سەرێک دڕادەوەشێن دەڵێن با بە خراپ نییە توش بەڵام ناوانە دەنگم زۆر ناخۆشە بەڵامەدی زۆر زار هەیە خۆشەویستی ماملێ دەپڕژێتە سەر ئەو دەنگەی و چۆنە ئێمەش تێستەک وەرگریم زانین چۆنە بەڕاستی خۆشە یان ناخۆشە دیارە پێم خۆشە وڵی زۆر خەزاڵەتم بڕوات بێ دەنگم تەواو نییە کەتم نەکتەوە ڕاستی لە ماڵە زارزار نارێکی دەکەم باوەڕ کە ئەوەی هوەرمەندی لە زاری وا دەڵێ دەنگم تاوانیە ناخۆشم بەڵام تەوە وەرمانگرت چونکەەوە ئیتر ئازادی بە هەندێک هوەرمەندی گەنجێ ئێستاش مەسەرەن هەوڵ دەدەن گۆرانی وەکو مامۆستا محەممەدی ماملەیان گۆرانی بێژە ڕەسەنە قەدیمەکان نوێکەنەوە پەیوەندیتان پێوە دەکەن یانیش هەر یەکێک ئازادە ئەگەر دەنجیشی ناخۆش بی ئێوە عاجز نابن لەو شتانەیان ئاساییە پرسیاری وەڵامی ئەو پرسیارەتان بابم بەسەری زیندگی خۆی دەیدایەوە من بەدەنگیشم بە بەدەمجی تۆمارکراوی ماملێ هەمە کە بۆ خۆی دەڵێ هەموو من هونەرمەندان هەموو کەس ئازادە و گەرنیان خۆش و ئازابێک کە گۆرانی من بڵێنەوە ئەوە بەدەنکەمە بۆ خۆی بابم دەڵێ و دەبێت گەرنیشم ئازاکەن کە گۆرانی هونەرمەندەکانی دیکەش دەڵێمەوە گەرنم ئازاکەن ئەگە ناخۆشیشم کردبوو دیسان گەرنم ئازاکەن کەواتە ئەمن بەڵە زۆر یەک لەولاوانە دیەن گۆرانی ماملێ تازە دەکەنەوە زۆر جوانیش تازە دەکەنەوە
زۆری زەحمەت لەسەر دەچێشن خودی ئەو گۆرانیانە دەلاقەیەکە بۆ ئەوەی کە ئەو هونەرمەندە لاوانە بێن دارەدارەی هونەری کوردی بکەن و خزمەت بە هونەری کوردی بکەن بەڕاستی ئەوە خۆی خزمەتێکە زۆریان هەن پرسمان پێ دەکەن لە گەورەی خۆیانە لە بەڕێزی خۆیانە لە شخصیەتی خۆیانە کە پرسمان پێ دەکەن پرسیشمان پێنەکەن گەرنیان هەر خۆش و ئازنج بام بەسەری زیندوی خۆی ئەو گۆرانانەی بۆ میلەتی کورد کردووە دیەوە نەمەڵکی ئێمەیە نەمەڵکی هیچ کەسی دیکەیە ئەگەر لەو ڕۆژ لەو ماوەیەدا کەسانێک کە بێ مەسەن گۆرانەکەی ماملێ خراکەن یا گۆرانەکەی ناخۆش بڵێنەوە یا سەقەتیکەن ئەدی ئەوە بەرپرسیارەتی ئەمەنە بە پرسیاتی خۆیەتی زۆر بە باشیش خەڵکەکەی ئەدی لێردا دەتوانێت بەردەنگ جۆ بگرێ و یا جۆی نەگری ئەو گۆرانی کەواتە من پێم وایە بەدەو ماوەیەدا کۆمەڵک لاوی پاش هاتون سەرکار وە لە هونەردا خزمەتیان کردو بە بەڕاستی کاری زۆر جوانیشیان کردو گۆرانی ماملیان تازە کردوێتەوە من لێر ڕادەستخۆشیان لێ دەکەم وە بەڕاستی هیوایەکی زۆرم پێیانە دەزانم ئایندەی کوردستان داهاتووی کوردستان پێویستی زۆری بەو جوورە لاوانە هەیە کە ئەوڕۆ دەبینم من زۆر خۆش بینم پێیان گەلک خۆشحاڵ بین ئیشەف گەلمەدابین و هەندێک شۆدەوەریێت مامۆستای بەحسکردن بەڕێز سووریا محەممەد ماملەی کوڕی هونەرمەندی مەزن خودێژ ڕازی محەممەد ماملەی گەلک سوپاس و هینج نەرویجش ڕێکاسکای پێت گەلمە منیشبژی سپاس لەنەوە زۆر سپاسان دەکەم بۆ دەرفەتە